پەیوەندی بە ڕێکەوتبانەکان چاکە و هاوڵاتیان دەبێت هاوڵاتیان دەبێت زۆر 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 شوفێری زۆر بەجوان لێ بخۆن و نابێت مەشروب لە کاتی شوفێری لێ بخۆن و دەبێت زۆر 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 بەجوانی لێ بخۆن و کاتی دەپەڕنەوە کاتێک خەڵک دەپەڕنەوە لە سەرجادە مەڕاستی هاوکاریان بن. ئێمە دوو فاکتەری سەرچیمان هەیە لەسەر زیادبوونی هۆکارەکانی هاتوچۆ و حادیسە لە هەرێمی کوردستان. لەو فاکتەرانش کە من ئەمێ باسی کەم یەکیان لەوانە ئەوەیە کە ئێمە تیژڕۆی سایقەکانمانە بەڕاستی بە تایبەت ئەوەی کە زۆر لە حد بەدەر لە شۆستەکان لەو شەقامانەی کە هەن لە زیاد لە حدی شەقامەکان تیژڕۆن کە چێوە دەبێتە هۆکارێک لەوەی کە زیاتر حادیسە و زیاتر مەترسی بکەوێتە سەر گیانیان و هۆکارێکی تریشە لە فاکتەرانی کە وتم باسییانەکەم ئەویش بەڕاستی ڕێگاوبانەکانمانە کە ڕێگاوبانەکانمان هەرچەندە دەستخۆشی لە حکوومەتەکەم لەوەی کە هەندێک ڕێگاوبانی باشمان هەیە بەڵام هەندێکی زۆر خراپشمان هەیە کە هیوادارین لە داهاتوودا حکوومەت بتوانێت ئەو ڕێگاوبانەش دەستکاریەک بکاتەوە و چاچان بکاتەوە. ئەسبابی ڕئیسی ئەو ڕووداوانەی کە ئێستا داهاتووچوو دەکرێتن دەرەجە ڕئیسی ڕێوبانە. هی دووام فکری بەشەر ئێستا بەشەر لەو قەیرانە یعنی زۆر مەشغوڵ بووە فکری مەشغوڵ بووە بە مادە زۆرفی ژیان. هی دوام دەبینی ئەو شخصا مۆبایلیش ئەسڵەن ئەویش عین سەبەبەی ڕئیسیە بەکارهێنانی ڕوت مۆبایل لە کاتی ئاژووتنی سەیارە.